مەرزی کێلێ بۆ دەدەقا داخرا و باسی ئاگرەکەی گوندی گەچێنە و نوێشتان بۆ دەکەم کەمێک لەمەوبەر وا بڵاوکرایەوە کە هاتوچۆی گەشتیاری و بازرگانی لە مەرزی کێلێەوە پەشی کەوتووە بۆ مەبەستە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری گومرگی ڕاپەڕین کرد ئەو باسی لەوە کرد بە دووری 1 کیلۆمەتری هەوایی لە چیای دووپەزە دەنگێک بیستراوە کە نازانین موشک بووە یان درۆن بوو بەڵام دەنگی تەقینەوە بۆ مەبەستەوە کوڕەکارێک بۆ ماوەی 10 خولەک هاتوچۆیان لە مەرزەکە پەک خستووە بەڵام ئێستا هاتوچۆ ئاسایی بۆتەوە و گەشتیاران و بە هەڵگرەکان بە ئاسانی هاتوچۆ دەکەن هەر کەمێک لەمەوبەر لە گوندی گەچێنە و نەوی لە سنووری خورماڵ ئاگرێک کەوتەوە قسە و باسی جیاواز لەسەر ئاگرەکە دەکرێت سەرەتا گومان بۆ ڕۆیشت کە درۆن بێت بەڵام وەکو ئەوەی کە هاوڵاتیانی ئەو سنوورە و پەیجەکان باسی دەکەن ئەو ئاگری کەوتەوە بەهۆی شۆرتی کارەباوە بۆ قسەیەک شێ دەوترێت لەگەڵ کەوتنەوەی ئاگرەکەدا لەغوم تەقیوەتەوە بەڵام قسە و باسەکان تا ئێستا لێر دەماون و لایانی فەرمی قسەی نەکردووە بۆ وەرگرتنی هەواڵی ورد سەردانی 964 دۆتکە یاردی بکەن.